ئینتان باش ئەمڕۆ لە قەزای خەبات لە گوندی چنارۆک ئامادەین بۆکردنەوەی یەکێک لە قوتابخانەکان لەگەڵ جەناوی پارێزگاری هەولێر کە لەلایەن کۆمپانیای شفرۆنی ئەمریکی ئەم قوتابخانەیە دروست کراوە. قوتابخانەکە قوتابخانەیەکی نۆپۆلیە. پێشتر دۆخی قوتابخانەکە لە ئەم گوندە لە دۆخێکی خراپە بوو. ئێستا قوتابخانەیەکی مۆدێرنی نۆپۆلیان بۆ دروست کراوە بە تەواوی پێداویستیەکانەوە و ئەو ژوورانەی خوێندن و هەروەها ژووری بەڕێوەبردن لەگەڵ یاریگایەکی مۆدێرن بۆ قوتابخانەکە. ئەمە 75مین قوتابخانەیە کە لە کوردستان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێتەوە، جیالەوەی کە چەندین قوتابخانەی نوێی دیکەش هەیە کە ئێستا لە ژێر کارکردنان و لەم کابینەیە زیاتر لە 1200 قوتابخانەش نۆژەن کراوەتەوە. پیرۆزبایی لە دانیشتوانی قەزای خەبات لە گوندی چنارۆکەین بۆکردنەوەی قوتابخانەکان و دووبارە پیرۆز بێ لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی خەبات و سەرکەوتوو بنیشان. بەناوی خودای گەورە و مێهرەبان، ئەوڕۆ زۆر خۆشحاڵین لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر ئالان و لەگەڵ بەڕێزان قایمقام و بەڕێوەبەری ناحیە و خەڵکی ناوچەکە و بەڕێوەبەری گشتی پەروەردە و بەڕێوەبەری پەروەردەی خەبات و بەڕێزان لە کۆمپانیای شیفرۆن کە لە گوندی چنارۆک لە ناحیەی دارەشەکران سەر بە قەزای خەبات قوتابخانەیەکی نۆپۆلی لەلایەن شیفرۆنەوە دروست دەکرێت کە بە گوژمەی 295,000 دۆلارە. وێڕای سوپاسکردن لە بۆ کۆمپانیای شیفرۆن دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و هەروەها پەروەردەی خەبات و قایمقامێتی قەزای خەبات و ناحیەی دارەشەکران دەکەین کە ئەو هەمانجی و تێگەیشتانەی لەگەڵ کۆمپانیاکان و لەگەڵ لایەنەکان هەیتیان بوویتە هۆکاری ئەوەی لەو گوندە وەکو بەڕێز جەنابی وەزیر باسی لێوە کرد قوتابخانەیە و گوندە لە دۆخێکی زۆر خراپ بووە. ئینشاڵڵا لە ئێستادا قوتابیانی ئەو گوندە لەو قوتابخانە مۆدێرنە درێژە بە پرۆسەی خوێندن دەدەن بە ئومێدی ئەوەی قوتابخانەکە ببێتە هۆکاری ئەوەی کواڵیتی خوێندن و تێگەیشتن و پەروەردە لە سنوورەکە بەرز بکاتەوە. جارێکی دیکە پیرۆزبایی لە خەڵکی ناوچەکە دەکەین بە ئومێدی ئەوەی سوودێکی باشی لەوەربگرن و سپاس لە بۆ هەموو ئەوانەی هۆکار و هاوکار بوونە لە کردنەوەی ئەو قوتابخانەیە. زۆر سپاس. Thank you and good morning. زۆر سوپاسان دەکەین کە ئەوڕۆ لێرە حاضر بووینە. پێش هەموو شتێک زۆر سوپاسی ئەو تیمەی شێڤۆن کە سەرپەرشتی و مەشروعیان کردیە و بە نفس الوقت سوپاس و هاوکاری حکوومەت کە بۆیان کرد گەینە ئەو مەرحەلەیە کە ئەوڕۆ ئەو مەشروعە تەواو بکرێتن و مەکتەب لە نۆپۆلی پێک هاتیەتەوەمان کردی و زۆر سوپاسان دەکەین. For us at Chevron to help with that process. We're very proud of what we've been able to accomplish working with your organizations, and we wish you all the best in the future, for this school. Thank you very much.
بەناوی خۆی گەورە و میهرەبان ئەوڕۆ زۆر خۆشحاڵ بووین لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری پەروەردە و قایمقامی قەزای خەبات و بەڕێبەری گشتی پەروەردەی هەولێر و بەڕێبەری ناحیەی دارەشەکران و پەروەردەی خەبات لە گوندی چنارۆک لە سنووری ناحیەی دارەشەکران سەر بە قەزای خەبات قوتابخانەیەکی نۆپۆلی کە لەلایەن کۆمپانیای شیفرۆن دروست کرابوو بە گوژمەی 295,000 دلار و ئەو قوتابخانەیە کە گەر پێشتر سیر بکەین لێرە لەو گوندە قوتابخانەیەکی زۆر خراپە بۆ ئێستا قوتابخانەیەکی سەردەمی دەکەوێتە خزمەتی خەڵکی ئەو گوندە بە ئومێدیەوەی ببێتە بەشێک لە پێشوەچوونی پرۆسەی پەروەردە لە گوندەکەدا و بە تاکید قوتابیانی ئەو گوندە سوودێکی زۆری لێو دەبینن. ئەمە جارێکی دیکە سوپاس لە بۆ هەموو ئەوانەی کە هاوکار بوون لە دروستکردنی ئەو قوتابخانەیە و پیرۆزبایی لە خەڵکی ناوچەکەش دەکەین. لەم گوندە کە گوندی چنارۆکە سەر بە ناحیەی دارەشەکرانە سنووری قەزای خەبات بەڕێبەراتی پەروەردەی خەبات پێشنیاریان کرد کە لەو گوندە کە قوتابخانەیەکیان بۆ دروستکەین لەبەرەوەی قوتابخانەکەیان دوو ژووری بوو کە سەری لە خۆڵەبان بوو. ئێستا ئەم قوتابخانە دروستکران نۆپۆڵێ لەلایەن کۆمپانیای شیفرۆنەوە کە خەڵکی گوندەکە سوودی لێوەردەگەن ئەو قوتابیانی کە لە دەرەوەی گوندیش بوون دەچوونە دەرەوەی گوند بۆ خوێندن ئێستا سوودمەندە من دەگەڕێن و ناو گوندی خۆیان لە درێژە بە خوێندنیان دەدەن. یەکەم پیرۆزبایی لە خەڵکی گوندی چنارۆک دەکەین بە بۆنەی کردنەوەی ئەم قوتابخانەیەکی نۆپۆلی بەڕاستی بە کوالێتێکی بەرزەوە کە لەلایەنی کۆمپانیای شیرۆزن کراوە بە جهودی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو خەڵکە ئەم جۆرە قوتابخانەنە لەم شوێنانە بەڕاستی دەبێتە هۆی ئاوادانکردنەوە دەبێتە هۆی باشکردنی کوالێتی خوێندن. ئێمە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان هەڵمەتێکمان هەیە بەشدارین سەر لە هەڵمەتێکی جیهانی بۆ باشترکردنی خوێندن و خوێندنێکی دادپەروەری. کاتێک دێن لە گوندێکێکی ئاوا قوتابخانەیەک بەم کوالێتە بەرزە دەکرێت ئەمە دادپەروەریکی دروست دەکات لە نێوان گوند و شار. زۆر لە گەڕەکەش لە شارەکانیش قوتابخانەیەکی بۆ کوالێتی دروست ناکرێت، بەڵام لەم گوندانە و لەم دوورە دەستانە بەو شێوە دروست دەکرێت. ئەمە بەڵگەیەکە لەسەر ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیەکی باشە داد بە پرۆسەی پەروەردە و جهودێکی باشە لەلایەن وزارەتی پەروەردەوە بۆ ئەنجامدانی ئەو کارانە. ئێمە شۆک و یەکێتی مامۆستایان خۆشحاڵ دەبین مامۆستاکانمان شوێنی حەوانەیان شوێنی کارکردنیان پارێزراوە چ لە ڕووی لە زستانیان لە هاوینە ئەم جۆرە قوتابخانە و کوالێتەکەەوە پاڵپشتێکیشە بۆچی بۆ بەردەوامبوونی پرۆسەی خوێندن لەم شوێنانە و ئاوادانکردنی شوێنەکەیە بە زیاترتر بەڕێز.